پڕۆژەی ئاوی قولە ئەو پڕۆژەی ماوەی نزیکەی 61 ساڵە هاوڵاتیانی قەزای ڕانیە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە پشتی پێدەبەستن، بەڵام لام ساڵدا بە ڕێژەی لە سەدا 40 بۆ 50 ئاستی ئاوەکە دابەزیوە. بەڕێوەبەری پڕۆژەی ئاوی قولەش دەڵێت لە ڕێگەی پلانی دابەشکردنەوە هەوڵ دەدەن قەیرانی کەمبوونی ئاوی ئەم سەرچاوەیە چارەسەر بکەن. ئەو پرۆژەیە کە ئاو هەنار دەکەین بۆ شاری ڕانیە گرنگێکی باشمان پێداوە لە ڕووی بەرنامەوە کە ئێستا ئێمە بەردەوام شەو ڕۆژ ترومپاکانی ئاو ئیش پێ دەکەین بۆ ئەوەی بتوانین ئەو ئاوە پێویستەی کە هاوڵاتیان بەکاری دەهێنین بۆیان دابینکەین. کەمکردنی ئاوی ئەو سەرچاوەیە لە کاتێکدایە ساڵانی ڕابردوو لە مانگی ئەیلولدا ئەم دیاردەیە ڕووی دەدا، بەڵام لام ساڵدا لە سەرەتای مانگی تەمووزدا کەمکردنی ئاوەکە دەستی پێکردووە. هاوکات لە ڕێگەی ئەم پرۆژەیەشەوە ئەو بۆ لە 170 دانیشتوانی ڕانیە دابین دەکرێت. شارەزایەکی جیۆلۆجیش دەڵێت پێویستە بە زووترین کات ئەو پرۆژەیە نۆژەن بکرێتەوە چونکە کاریگەری خراپ بۆ داهاتوو دروست دەکات. ئاسی ئەو کانیاوانی یاخود ڕادی لە بە ڕۆشنی کانیاوەکان لە هەرێمی کوردستان و بە تابژی ناوچەکە ئێمە یەکێک لەو سەبابانە بریت لە زۆربوونی ژمارە ئەو بیرانەی کە هەڵدەکەندرێن بەبێ مۆڵەت لەلایەن خەڵکەوە. تاوان هەمووانە کاریگەری خوانەوە دەبنەوەی دابەزینی ئاسی ئاوی ژەردەی. پلانەکانی حکوومەت بۆ دابینکردنی ئەو لە سنوورەکە بە جۆرێکە ماوەی نزیکەی 10 ساڵە. پرۆژەی ئاوی دەربەند ڕانیە کاری تێدا دەکرێت، بەڵام تا ئێستا ئەم پرۆژەیە تەواو نەکراوە. بڕی زیاتر لە 25 ملیۆن دۆلاریشی تێچووە. بەڕێوەبەری بەڕێوەبەراتی ئاوی ڕاپەڕینیش باس لەوە دەکات. بڕی 11 ملیۆن دۆلاری دیکەی پێویستە تا پرۆژەکە تەواو بکرێت. ئەو تەسمیمە گەرانتی ئەومان دەداتێکە ئاو ئەگەر کەمترین ئاو لە ڕووبارەکەدا هەبێت بتوانێت ئاو دابینکات بۆ شاری ڕانیەکە، بەڵام ئەو گۆڕانکاریش کولفەی 11 ملیۆن دۆلاری پێویستە. ئەو گۆڕانکاریش تا ئێستا لە بەڕێوەبەراتی گشتیمان و وەزارەتی شارەوانی تێپەڕی و لە ئەنجومەنی وەزیرانە چاوەڕێی ڕەزامەندی ئەوانی بۆ جێبەجێکردنی. لە ئێستادا لە سنووری ڕانیە و دەوروبەری لە ڕێگەی 65 بیرەوە پرۆژەی ئاوی قولە ئەو بۆ دانیشتوانی ڕانیەت دابین دەکرێت، کەچی شارەزانی جۆلۆجی هۆشداری دەدەن لە کەمبوونی ئاوی ژێرزەوی و لێدانی بیری نایاسایی کە زیان بە خەزانەکانی ئاوی ژێرزەوی دەکەێنێت. بە پێی ئامارێکی نافەرمیش لە ڕانیە زیاتر لە 1000 بیری نایاسایی بوونیان هەیە. هەنگاو محەممەد ئێنارتی، ڕانیە.